من لتخلقي ما بابي هواي ما لتخلق ملايكة دكتور عمرياش شاشي لو كدي لأخوة بزيادي خۆشەویستان ئەوە جەرجی نەخۆشەکەیە ئەوە تیسە زەرداوێتی بزانە تیسە چی هایدا تیسستی لە چەند دەرە هاتە مەسا ئەو دەبینن ئەوە تیسەکەیتی ئەوە هەموو تیسەشی لە ناو جەرجی دروست کردیە ئەوجۆ ئێستا ئیشاءالله بە جوانی بەڕێ کوتێکی بە دڵسۆزی بە مێهرەبانی لێن سەحبی دەکەین یەکەم جار لێن چی دەکەین لێن فەتحەکی لێ دەکەینەوە دەورمان هەموو گۆش داناوە بینەڕژێتە ناو جگی ئەو هەلا ئێستا کە کورێکی کچکۆکە دەکەم لەگەرم بە ئەوە کورمان کرد ئەوە ئێستا تەمەشا ئەوە سەحبمان کرد ئەوە ئێستا کە ئەو ناو تیسەکەی سەحب دەکەم تەمەشاکە ئەوە پشتمان کردەوە دێن سەحبی دەکەین ناو جگیمان هەموو کردە پاک وەبی نەڕژێتن دێن سەحبی دەکەی ئەوە تیسەکەیە بینە دە بۆ مەسکوتێکی دەستپۆنجی بینە بیگرە خۆشەویستان ئەو کرمەکەیە ئێستاکەوە وردە ڕای دەچێشین ئەوە کرمەکەمان دەبینە تەمەشا خۆ دەبینە تەمەشا ئەوە کرمەکەی خۆشەویستان ئەوە لە ڕێگەی سپەنجەوە دەگۆزرێتەوە لێیەکە ئەو سانە ڕزاعانە ناومارە نابن تاوەکو خەڵک توش ئەو نەخۆشەی نەبیتن تەمام غورفەکەی ناو جەرجی بوو ئەوە ناو غورفەکەی هەموو بە جوانی خایانم کردەوە تەمەشاکە ئەوە دیوارەکەی جەرجیتی ئەوە دیواری جەرجیکی ئەوە زەرداوەکەیتی ئەوە زەرداویتی ئەوە جەرجیتی زانە چەند لە پشتەوەیە تەمەشاکە ئەو قورفە گەورەی دروست کردووە ئەوە تیسی هایدایەتی تسد بووە ئەلێوکانە هێلانەی دانایە